ئێوەرەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV خۆشحاڵم بۆ پێشکەشکردنی یەکێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ TV دێمەوە بۆ لای ئێوە. من بنار مستەفا بەرنامەکانی ئەمڕۆ 19 ئابی 2021 پێشکەش دەکەم و سێ تەوەری سەرەکی کە باسی گەرمی ئەمڕۆی جیهان و کوردستانە دەبێتە تەوەری بابەتەکانی ئەمڕۆمان. سەرەتا ئاوڕێک لە دۆخی ئەفغانستان و دووبارە بەدەسەڵاتگرتنەوەی تاڵیبان دەکەین لەوێ و لە بەشی دووەمی بەرنامەکانماندا سەبارەت بە و ناڕەزاتی جەماوەریانی کە لە کوردستاندا ڕوویاندا لە شاری هەولێر و سلەیمانی لەسەر کەمی ئاو هاتنە سەرشەقامی خەڵکی و وەکو پێشتریش ڕامانگەیان لە تەواوی بەرنامەکانماندا و هەڵبژاردنەکانی عێراق هەرجار و بەرنامەیەک لەسەر یەکێک لە تەوەر و لایەنە جۆراوجۆرەکانی ئەم هەڵبژاردنە لێرەدا تاوتوێ دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. ئێستاش لە یەکەم بەرنامەکانی ئەمڕۆماندا لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە سەبارەت بە دۆخی ئەفغانستان دووبارە هاتنەوەی دەسەڵات لەلایەن تاڵیبان و کشانەوەی ئەمریکا لە وڵاتە گفتوگۆ دەکەین. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس کە توانیت ئەم دەرفەتە بڕەخسێنیت بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە گەرمەی کە تەواوی جیهان تەماشای دەکات ئێستا. زۆر سپاس بۆ تۆوە بۆ سڵاوم هەیە بۆ بینەرانی پێشەنگ TV. ئەگەر بگەڕێنەوە دوایەوە بۆ مێژوو 20 ساڵ بەر لە ئێستا بە دیاریکراویش دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر جۆرج دەبلیو بوش سەرۆک کۆماری ئەو کاتەی ئەمریکا دەستی تاوانی بۆ ئەلقاعیدە و هەندێک وڵاتانی تر کە داڵدەی پاڵپشتی تیرۆریستان دەدەن بڕیاریدا هێرش کاتە سەر یەکەم وڵات لەوانە هەر ساڵی 2001 ئەفغانستان بوو بۆ ئەوەی کە کۆتایی بە دەسەڵاتی تاڵیبان بێنێت کە پشتیوانی لە قاعیدە کرد و هێرشی کردووە کۆتایی بەو دەسەڵاتە هێنا. بەڵام 20 ساڵ دواتر هەر خودی ئەمریکا خۆی پاش ئەنجامی زنجیرێک لە ڕێکەوتن لەگەڵ خودی ئەم بزوتنەوەی تاڵەبانە دووبارە دەسەڵاتی ڕادەست دەکاتەوە و بە پێی ڕێکەوتنامەکە خۆشی دەکشێتەوە. ئەگەر بپرسم چی ڕوویدا لە ئەفغانستان؟ بەڵێ سپاس بۆ تۆ. هەر وەک تۆ وتت کە 20 ساڵ لەوە بەر دەوڵەتی ئەمریکا هێرشی کردە سەر ئەفغانستان و لە چوارچێوەی جەنگێک کە ناوینە دژی تیرۆر و چەند وڵاتێکی خستە ناو لستێکی کرد بۆ ئەم دەوڵەتانە کە گوایە ئەم دەوڵەتانە پشتیوانی لە تیرۆر دەکەن، پشتیوانی لە قاعیدە دەکەن و سەرچاوی مەترسین بۆ سەر دنیاوە لە پێش هەمووشیانەوە ئەمریکا. لەو چوارچێوەیەدا هێرشی کرد بۆ سەر ئەفغانستان. بەڵام یەک ڕیوایەتێکی زۆر درۆزنانەیان هەر ئەو وەختە پێیدا. ئەمریکا لە چوارچێوەی ئەمریکا ئەو کاتە بۆی هێرشی کردە سەر ئەفغانستان بۆ ئەوە نەبوو کە ئەفغانستان وڵاتێکە پەناگەی تیرۆر دەدا یا لەبەرەوەی ئوسامە بن لادنی لێ. ئەمانە هەموو پاساوێک بوون بۆ شەڕێکی گەورەتر کە دەبوو ئەمریکا ئەو دەورانە بیکات بۆ ئەوەی کە بتوانێت جارێکی کە هەژمونی خۆی بەسەر دنیادا سەپێنێتەوە و ببێتە تاکە هێزی یەک قوتب لە دنیادا کە ئەمریکا خۆی هەموو بڕیارێک و چارەنووسی دنیا لەژێر کۆنتترۆلی خۆی دابێت. لەو چوارچێوەیەدا مەسەلەی جەنگی دژە تیرۆر بوو بە چوارچێوەیەک بۆ ئەوەی کە ئەمریکا بەدەستیەوە بگرێت. بەڵام لە بنەڕەتدا شەڕێک نەبوو لە دژی تیرۆریزم. خۆ ئەگەر قەرار بووایە شەڕێک لە دژی تیرۆریزم بێ دەبوو سەر ئەو شوێنانە کە سەرچاوەی تیرۆرن و سەرچاوەی ئیسلامی سیاسی و سەرچاوەی داڵدەدانی سەرگەورەکانی تیرۆریزمن دەبوو کرابان بە نیشانە. بەڵام ئەمانە نەکران. تۆ تەماشاکە ئەمان ئەفغانستانیان هەڵبژارد. ئەفغانستانیان بەو هۆیەوە هەڵبژارد پێشەموشێک لەبەرەوەی کە ئەفغانستان لاواسترین ئەڵقا یا لاواسترین دەوڵەت ئەو کاتە لەو سەردەمەدا ئەفغانستان بوو. خۆ ئەگەرنا لە ئەسڵدا سەرچاوەی تیرۆرەوەی کە تیرۆری ئیستیراد دەکرد، ئەوەی پشتیوانی تیرۆری دەکرد، ئەوەی گروپە تیرۆرستەکانی لە دنیادا بڵاو دەکردەوە، ئەمانە
پێش هەمووشێک جمهوری ئیسلامی بوو جمهوری ئیسلامی سەرچاوی تیرۆر بوو بەڵام نەبوو بە ئەوەی کە ئەمریکا هێرش بکاتە سەرەوێ سعودیە بوو بۆ سعودیە بوو پاکستان بوو هەتا خودی ئوسامە بن لادن وە خۆتان دواتریش معلوم بوو لە پاکستانە لە پاکستاندا کوژرا بۆیە هەڵبژاردننی ئەفغانستان وەکو ئەڵقەیەکی لاواز کرا بە سەرەتایەک بۆ هەژمۆنی و داسەپاندنی هەژمۆنی ئەمریکا بەسەر دنیادا نە ئەوەی کە شەڕی دژی تیرۆر بێ یا دژی ئیسلامی سیاسی بێ بەڵام لەو چوارچێوەیەدا کە کردی و ئەفغانستانی ڕوخاند بە دوای ئەوەشدا دیارە عراق و چەند وڵاتێکی کەشی خستە لستی تیرۆرەوە بەڵام ئەمریکا تووشی ناکامیەکی گەورە هات ئەو ئامانجەی کە هەی بوو دەیویست هەژمۆنی خۆی بەسەر دنیادا بسەپێنێت و ببێ بە کوێخای دنیا و پۆلیسی دنیا ئەمە لەگەڵ ڕەوتێکی پاشەکشە بەرەو ڕوو بوو لەگەڵ پاشەکشێکی گەورەی ئەمریکا بەرەو ڕوو بوو ئەمە نەیتوانی لە هیچ شوێنێک نەکرد نەیتوانی ئەوەی کێوانێک ڕوبەڕووی پاشەکشە بوو لەو ڕوبەڕووی پاشەکشە بوو ئەو شوێنانەی کە وەهڵی بژارد بوو وەکو جوغرافیای جەنگی پەیامەکەی ڕوو لەوێ نەبوو پەیامەکەی ڕووی لە بلۆک و قوتبە گەورەکانی دنیا بوو بۆ ئەوە بوو کە وڵاتانی وەکو رووسیا و چین و ئەمانە و ئەوروپا هەموو ئەوانە دەستەمۆی خۆی بکات و بێتە کوێخای دنیا بەڵام ئەمەی نەک بۆ نەچوە سەر هەر زۆر زوو ئەوەی کە ناویان نانەزمینەوەی دنیا کە دنیا یەک قوتبیە و تازە ئەمریکا کوێخای دنیاە ئەوە بە شوێنێک نەگەیشت لەبەرەوەی خودی ئەو پەیامانەکە دەوڵەتی ئەمریکا هەیبوو پەیامێکی پوچ بوون هیچ بنەمایەکیان نەبوو بۆیە نەیتوانی ئەو قوتبە سازداتەوە بە پێچەوانەوە لە هەموو شوێنانەی کە بۆی تووشی پاشەکشە هات هەتا خودی ئەوەی کە ئێستا لە ئەفغانستان ڕوودەدا بەرهەم و ئاکامی ئابڕۆچوونێکی ئاشکرای دەوڵەتی ئەمریکایە لە عێراق بە هەمان شێوەی هەربینیمان کە هەر لەو چوارچێوەیەدا بوو لە عێراقدا نەیتوانی بە هیچ شوێنێ بکە نەکە نەیتوانی بە ژێنەکە تووشی شکست هات تووشی پاشەکشە هات لە سووریادا بە هەمان زۆر بینیمان کە دەستێوەردانی ئەو لە سووریاشداوە لە وڵاتەکانی کە دەستی پێکرد بەڵام لە هەموو ئەوانەدا لە هیچ کامێک لەوانەدا نەکرد نەیتوانی پێشڕێوی بکە بەڵکە بە پێچەوانەوە لە ئاکامی ناکامیەکانی خۆکدا ئەوەندەی کە دەواازەی کردەوە بۆ ئەوەی کە وڵاتێکی وەکو رووسیا لەباری دەخالەتگەریەوە لە منتیقەکەدا بێتەوە مەدان لەباری اقتصادیەوە سین وەک غولێک دەربکەوێ تا دوایی هەموو ئەوانە وای کرد کە نەکرد ئەوەی کە دنیا یەک قوتبی قەرار بوو ئەمریکادای مەزرێنێ بۆی پێک نەهات بەڵکە لە ماوەیەکی زۆر یعنی لە ماوەیەکی زۆر کووردا جارێکی کە ئەم قوتبانە سەریان بەرز کردەوە و ئەمریکا نەیتوانی بە هیچ شوێنێ بگات بۆیەگەر هەمجار لەسەر ئەو ڕووداوانەی ئەفغانستان ڕاوەستین من هەر بۆم پرسیارە بۆچی ئەمریکا پشت دەکاتە دەسەڵاتێک کە خۆی دایمەزراندووە لانی کەم پشتگیری ئەمریکا دەکات لانی کەم ڕاستەوخۆک و تاالبان دژایەتی بۆ ئەمریکا و غەرب ڕانەگەاند و بۆچی پشت دەکاتە ئەم جار دەسەڵاتە و لەگەڵ تاالباندا ڕێکەوتن ئەنجامەدات لەبەرەوەی ئەو ئەلگۆیە کە دەوڵەتی ئەمریکا دەیویست بوو ئەفغانستان و دەیویست کە وڵاتێک پێک بێنێ کە تەواو ملکەتی خۆی بێ ئارامی پێک بێنێ لەو شوێنە نەیتوانی ئەو کارە بکە ئەفغانستان بە درێژایی ئەو 20 ساڵی کە هەبووە مەدانی کێشمێکی بەرین بووە لەو شوێنەدا کە خەڵکیای بۆتە قوربانی نەیتوانی هیچ شتێک لێوە بەدەست بێنێ و تەنانەت نەیتوانی ئەمنیەت بۆ هێزەکانی خۆشی بە وجود بێنێت تا ئەو چەند ڕۆژەش کە پاشەکشەی کردووە کەوتۆتە بەر حملە و کەوتۆتە بەردەم بەجیا دیارە باسی ناڕزایەتی جەماوەری و جارێشکی بەڵام کەوتۆتە بەردەم هێزە نەیارەکانی خۆی لەوێ کە ئەوانیش داوای قودرەتیان کردووە خۆ ئەو کێشمەکە هەیە تەنها تەرەفێکی ئەمریکانیە طبعاً بە ئەوەش بڵێم کە خودی ئەوەی کە تالیبان پێش تالیبانیش دیارە دەوڵەتی ئەمریکا خۆی ئەم هێزانەی دروست کردووە وەکو تۆش وتت بەڵام پێش ئەوەی تالیبان دروستکە هەر لە سەردەمی جەنگی ساردا ئەوەی کە پێڵێن مجاهیدینی ئەفغان دروستی کرد لە دژی کۆمۆنیزم لە دژی کۆمۆنیستەکان و لە دژی ئەوەی کە پێی دەڵێن پێیان دەوتن دەوڵەتی سۆسیالیستی یا بڵۆکی سۆسیالیستی دیارە بەناهەق لە بەرامبەر ئەوانەدا دروستی کرد بۆی پاشەکشە بە رووسیا بکات بەڵام دواتر ئەمانە بوون بەشکێکی تر دوای ئەوەش کە تالیبان و ئەم جەرەیانە تازانە هاتن ئەمانە ئەمجار پامێکی کەیان هەبوو
ئەگەر ئەوەڵزارە ئیسلامیانە بوو ئەوە دروستکران بەڵام خودی ئیسلامیەکانیش لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕازە داوای بەشی خۆیانیان دەکرد داوایان دەکرد کە ئەوانیش لە چوارچێوەی واقعیەتی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕازدا جێگە و ڕێگەیان پێ بدرێەوە بەشی سیاسیان هەبێت ئەم کێشمە درێژەی کێشە لەو کێشمەدا کە ئەفغانستانیش مەیدانێکی بوو ئەمریکا نەیتوانی هیچ کارێ بکە تووشی پاشەکشات چۆن لە عێراقدا نەیتوانی بمێنێتەوە و نەیتوانی بمێنێتەوە هیچ متمانەیەک بەرز بێنێت لە ئەفغانستانیش بە هەمان شێوە نەیتوانی بمێنێتەوە بۆیە ناچار بوو بە شێوەیەکی ئابڕۆبەرانە هەم پاشەکشە بکات و هەمیش لەلایەکەوە بکەوێتە سات و سەودا لەگەڵ ئەو هێزانەی کە پێشتر خۆی ڕوخاند بوونی تۆ تەماشاکە هەر ئەو تاڵیبانەی کە ئێستا هاتۆتە سەرکار هێنابنە سەرکار خودی ئەوانە و بەرپرسەکانیان ئەوانە لەو کەسانە بوون کە ئەگەر دیموکراسی معنایەکی مابێ ئەگەر مەدەنیەت معنایەکی مابێ ئابڕوچوونی دیموکراسی و دەوڵەتی ئەمریکا و نیولیبرالیزم و سیاسەتەکانیانە ئەمانەی کە هەر بەلست ئەگەر تەماشایکەی دەستیان هەبووە لە دەیان تەقینەوە لە کوشتاری مەدەنی لە کوشتنی هێزەکانی ئەمریکا سەربازی و کانی ئەمریکا لە مەسەلەی شەڕی ناوخۆیی لە تەقانەوەی چەندین ناوەندی مەدەنی لەوێدا ئێستا ئەمانەیان هێناوە ینی قەسابیان جارێککە هێناوەتەوە ینی لەگەڵ قەسابدانیشتون بۆ ئەوەی ڕێبکەون و ئەفغانستانی تەسلیمکەن لە ئاکامی شکستێکە پێشتر بوویانە ئەم پاشەکشەی ئەمریکا نە لە ئەمریکا و نە لە لای زۆرێک ئەو وڵاتانەی کە هاوپەیمانی بوون و لە ئەفغانستانیا و دروستیان بوو وەکو زۆرێک لە وڵاتەکانی ئەوروپا هەر لە فەڕەنسا و ئەڵمانیاوە تا وەکو وڵاتانی باکووری ئەوروپا کە کەمتر دەخالت دەکەن لەو سیاسەتە نێونەتەوە یانەیە نیگەرانی ئەوە دەردەبڕن کە ئەو کارێک کە لە 20 ساڵی ڕابردووە لە ئەفغانستان کراوە بۆ چەسپاندنی دیموکراسی بۆ هێنانە سەرەوەی ئاستومافەکانی ژنان ئەمانە هەمووی بەهەدەرە ڕات لە گەڵ هاتنە دەسەڵاتی دووبارە هێزێکی وەکو تاڵیبانەوەتە لە خودی ئەمریکاشەوە ئەم ناڕەزایەتیە هەبووە ئەگەر پرسم ئەم کارانەی کە کراوە هەم ئەوروپا و هەم ئەمریکا لە پێناو چەسپاندنی دیموکراتی و ئەم بەرزکردنەوەی مافەکانی منداڵان و ژنان و هەتاوەکو خوێندن و هەموو ئەو کاران ترکە کراوە ئەمانە بە فیڕۆ دەڕات پێش هەموو شتێکە بێ و شتە ڕاست بکەینەوە ئەمریکا بۆ هێنانی دیموکراسی نەچۆتە ئەفغانستان و بۆ ئەوە نەبووە کە حقوقی ژنان دەستە بەرکە یا مافەکانی مناڵان زامن ببن ئەساسەن لە ئەفغانستاندا بە دوای ئەمەوە بووە نە ئەساسەن لە بنەڕەتیشدا جەنگی بوو ئەوە بوو هیچ کامێک لەوانە نەبووە ئەساسی جەنگەکە بۆ ئەوە بوو کە بێ لەو ئەلقەلاوازەوە پەیامێکی گەورەی هەیە دنیا تووشی تۆ قاندن بکە دنیا وا لێ بکە بچن ژێر پەرچەمەکەی ئەمە ئەساسەک ئەمە بنەماکەی بوو ئەگەرنا هیچ لە ئەفغانستاندا نەیانتوانیوە هیچ کامێک لەوانەی کە تۆ باسی دەکەی لە مەسەلەی مافی من لازم مافی مناڵ حقوقی ژن حقوقی مەدەنی مافی تاک هیچ کامێک لەوانە لە ئەفغانستاندا بوونی نەبووە هیچ وەختێک بوونی نەبووە نەیانتوانیوە هیچ کامێک لەوانە بکەن تا ئێستا بڵێن ئەوە بەهەدەر چووە واتە هەر نەبووە تاوەکو بڵێن بەهەدەرەچێت نەخێر نەبوو ئەوەی بەهادەر دەچێت ئەمان معاملەیەکیان کردووە لەو معاملەیەدا دوایەوەی ئەفغانستانیان ڕووخاندووە دەیانەوەی هێزگەلێک بێنن کە ملکەتی خۆیان بێ گوێڕایەڵی خۆیان بێ ئەگەر تەنانەت تیرۆریستیش بێ زۆر کێشە نییە ئەوان دیموکراسی کێشەی لەگەڵ تیرۆریزم نییە بۆ ئاگاداریت ئەمریکا کێشەی لەگەڵ تیرۆریزم نییە ئەوە تا معلوم بوو کە تیرۆریزم ئەتوانێت ئەلگۆیەک بێ کە ئەمریکا دەستخاتە ناو دەستی هیچ گروهێک بە ئەندازەی گروپی تالیبان گروپێکی تیرۆریستی نییە نەک ئەوەی کە بە ئێمە بیڵێن بە خودی ڕاگەیانەکانی ئەمریکا و غەربی تەماشایکەی تالیبان یەکێک لە ڕەشترین هێزەکانی تاریخ و مێژووی ڕابردووە و مێژووی نێو ئیسلامی سیاسیە بەڵام ئێستا ئەچێت لەگەڵی دادەنیشێ بابەت زۆرە لەم بارەیەوە قسەی لەسەرکەم بەم پێم خۆشە پێشەوەی کە کۆتایی پێبێنین ئاوڕێک لە کوردستان بدەینەوە کە لە کوردستاندا هەندێک هێز هەبووە نەک نیگەرانی دەرنەبڕیەوەی کە تالیبان دووبار لە ئەفغانستان گەشتێتەوە دەسەڵات بەڵکو خۆشحاڵی خۆیان نەشاردوێتەوە و باسییان کردووە کە تەنان وەکو مژدەیەک ئاماژان پێدا و هەتا و ئاستەی کە نامی پیرۆزبایی بنێرێت ئەمە چی لێکدانەوەیەک بۆ ئێوە دەهێنێت ئاراوە ئەوە دێنێتێن پێشەوە طبعا ڕەوتگەلی ئیسلامی و ئیسلامی سیاسی بەگشتی لە پاشەکشەدا بوو و لە پاشەکشەدای ئێستاش ئەمان بەوەی کە جارێکی کە تالیبان دێتەوە سەرکار
پێیان وایە دەتوانن لە ڕەوەندی ئەو پاشەکشەیە کە بەسەر ئیسلامی سیاسیدا هاتووە بجێڕدرێتەوە. بەڵام من پێم وایە جارێکیکە گەڕانەوەی تاڵیبان ناتوانێت ئەو ڕوتی پاشەکشەیە کە ئیسلامی سیاسی تووشی بووە لە ئاستی جەماوەری، لە ئاستی هەتا عسکەری، لەو ئاسی کە تەنان هێزێکی وەکو داعش کە هەرە هینەکەیانە لەباری سەربازیەوە تێک شکێنرا و لە تەواوی ناوچەکەدا کەوتۆتە بەرهێرش، لە ئێرانە کە سەرچاوەی ئیسلامی سیاسی و ئیستیرادی تیرۆرە ئەم وڵاتە کەوتۆتە بەردەم ناڕزایەتێکی جەماوەری، هەتا لە شوێنێکی وەکو تونسا پاشەکشەی پێکراوە، لە میسرا پاشەکشەی پێکراوە، لە هەموو ئەوانە پێکراوە. ئەو ئیسلامیەکانی کوردستان دەیانەوێ بڵێن کە بەگەڕانەوەی تاڵیبان بۆ سەرساحەکە ئیسلامی سیاسیش لەو پاشەکشەیە ڕزگاری دەبێ و جارێکی کە فرسەت دەداتەوە بۆی ئەوان بێنەوە مەیدان. بەڵام من لام وایە کە هێنانەوە گۆڕی تاڵیبان لە ئەفغانستاندا بە هیچ زۆرێک ناتوانێت ئەو ڕوتەی کە ئیسلامی سیاسی لە عالەمدا ڕیسوای بووە لە ئاستی جەماوەری و هێزە هەرە ئەساسیەکانی تێکشکاون و سەرچاوەکەی ئێستا لە بەردەم گەورەترین ناڕزایەتی جەماوەری کە ئێرانە ناتوانێت ئەو ڕوتە بەوجود بێنێ. بەڵام ئیسلامیەکان دەیانەوێت کە ئەمە وەکو دڵخۆشکردنێک بۆ خۆیان بەرەستەوە بگرن و لە لایەکی کەشەوە ئامانجیان ئەوەیە کە لەم سەرکەوتنێک بەوەی کە تاڵیبان هاتوۆتە سەرکار لە ئەفغانستان وەکو سەرکەوتنێک تەماشایکەن ئەوەش بکەنە گوشارێک لەسەر حیزبەکانی کوردستانی دەسەڵات کە زیاتر بەشیان پێبدا و حسابیان بۆ بکە، بڵێەوە تا هێزە دەستە خوشکەکەمان لە ئەفغانستان هاتۆتەوە سەرکار، ئێمەش هێزێکین، ئەوە نمونونەکەمانە بۆ ئێمە دەبێت حسابی زیاترمان بۆ بکەن. تەنها ئەوەیە ئەگەر هیچی کەنیە وەجیا لە هەموو ئەوانەش بەڕاستی ئەو پەڕی جێگەی ڕیسواییە و نیشان دەدا کە ڕەوتە ئیسلامیەکانی کوردستانیش هاوشێوەی تاڵیبان دژی ژنن، دژی مناڵن، دژی حقوق مەدەنیەکانن، دژی مافی تاکن و دژی هەموو شتێکن کە تۆزێک سیمای مەدەنیەتی جوانی تیابێ. ئەگەر نا پەیام ناردن و پیرۆزباییکردن بەوەی کە کۆمەڵێک قەستاب کە دەستیان تا ئەنیشی خوێنە بە خەڵکی بێتاوانی ئەفغانستان تۆ پەیامی پیرۆزبایی بۆ ئەمانە بنێری. ئەوە بەڕاستی ئەرچێک دەخاتە بەردەم سەر جەماوەری پێشکەوتن خوازی کوردستان و بەرەی ئینسان دۆست و پێشکەوتن خواز کە ئێستاوە بزانن کە ئەم هێز ئیسلامیانە کە هەن هەمان ئەو تاڵیبانن کەن، هەمان ئەو داعشن کە پێشتر بینیومانە وەشت جیاوازیشان لەگەڵ ئەمانە نییە، وەرەبێ بەرنەفرەتی ناڕزایەتی جەماوەری بکەون. لانی کەم ئامادەن سەد و دەسەڵاتێکی وەکو تاڵیبان لە کوردستانە چەرخێنن ئەگەر بۆیان بچێتە سەر. طبعا ئەگەر بۆیان بچێتە سەر حتمما دەیانەوێ بیکەن. هەر خودی زۆر جار ئێستا جەمان لە میدیای غەربی دەوێ باسەوە دەکەن، هەند لە هەتا بەداوەتی لە هەندێک نووسەر و شت باسەوە دەکەن کە تاڵیبان گۆڕاوە، لە حاڵەکە تاڵیبان هیچ گۆڕانێکی بەسەردا نەهاتووە. ئەوەی کە دەڵێ تاڵیبان گۆڕاوە هێشتا لەوە تێناگا کە ئەمە بێدەنگی پێشکەوفانێکی گەورەیە، هەر دوێنێ و ئەمڕۆ پێرێ تەنانەت ڕێگەیان نەداوە ڕێگە نادەن خەڵک ئاڵای ئەفغانستانی شەڵکاڵە هەر دەبێت ئاڵای تاڵیبان هەڵکەن. ئەمڕۆ لەسەر ئەمە لە ئەسەد ئاباد خەڵک کوژراوە، دوێنێ لە کابۆل مزاهرە بووە، لە جەلیل ئاباد مزاهرە و خۆپیشاندان بووە، ناڕزایەتی زۆر هەیە. ئەمە زۆر بابەتێکی گرنگە کە ئاخۆ تاڵیبان گۆڕاوە و ئەو بەڵێنانەی کە داوێتی جێبەجێ ئەکات یاخود وڵاتانی ئەوروپا دانی پێدادنیان نا، بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی دەڕۆت و لێرەدا زۆر سپاسی عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە دەکەم بۆ بەشداری لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە خۆپیشاندانەکانی کوردستان لەسەر کەمی خزمەتگوزاری و کەمی ئاو گفتوگۆکمان دەوێت لەگەڵ خەسرە وسایە لەگەڵ ما بمێنەوە. ئازیزان کەمی خزمەتگوزاری و با دیاریکراویش کەمی ئاو سەرەتا لە باداوەی شاری هەولێر و دواتریش لە تانجەڕۆ لە سلەیمانی خۆپیشاندان ئەنجام درا بۆ ئەوەی کە بزانین
مەبەست و ئەمانجێم خۆپشاندانە چی بوون و ئەکرێ باکوێ بگات گفتوگوەکمان دەبێت لەگەڵ خەسرەوسا زۆر سپاس کە توانیت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا ئامادەبیت لەگەڵمان. سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن. ئەگەر بپرسم کە خەڵکی سەرنجام هاتنە سەر شەقامەکان هەم لە هەولێر هەم لە سلەیمانی بە دیاریکراویش لە هەولێر کە زۆر باسەکرێت لەوەی کە هەولێر ناجوڵێ خەڵکی هەولێر ناڕەزاتی دەرنابڕن خۆپشاندان ناکەن، بەڵام هاتنە مەیدانی ئەم جارە چی بوو؟ بەڵێ تەبعاً هاتنە مەیدانی ئەم جارە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەم دەرامەتی شاری هەولێر لە پێشیانەوە و گەڕەکی باداوە و چەند گەڕەکی فەرمانبەران و چەند گەڕێکیشی تر لە شاری هەولێر دواتر لە شارەکانی تری کوردستان و بە تایبەتی وەکو خۆتان ئاماژەیان پێکرد لەم ڕۆژانەدا لە شاری سلێمانی لە ناوچەی تانجەرۆ جەماوەر بۆ داخوازی ئاو لەبوونی ئاو کە پێداویستیەکی سەرەتایی ژیانە بۆتە سەرچاوی ڕق و تووڕێی و بێزاری خەڵکی کارگەر و زەحمەتکێش و نەداری کوردستان. بەڵام مەسەلەکە هەرتەنیا ئاو نییە. ئەمڕۆ ئێمە دەبین کە خەڵکی زۆرینەی هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی کرێکاران و فەرمانبەران و بێبەشان و مەحرومانی کۆمەلگا لەگەڵ یەک سیاسەتی هەژارکردن و بێکاری و بێدەرەتانی دەسەڵاتداران بەرەو ڕووە. ئەمڕۆ کێشەی کارەبا، گرانبوونی بەنزین، گرانبوونی نان، مەسەلەی خزمەت گوزاریە تەندروستیەکان، کێشەی ڕێگاوبان، کێشەی پەروەردە و فێرکردن، تاگاتە کێشەی دادگاکان و دەستڕاگەیشتنی خەڵک بەداو دەرمان، هەموو ئەمانە دەبینی کە بوونەتە بابەتێک کە ناڕەزایەتی خەڵکیان لێوە سەر هەڵەدا و خەڵک بۆ یەتە مەیدان. ئەمە نیشانەدا کە کێشمەکێشی نێوان جوڵانەوەی ناڕەزایەتی جەماوەری لەگەڵ دەسەڵات پێیناوەتە خۆناغێکی تازەوە و ئەمە هەڵگیری تایبەتمەندی خۆیەتی. یەکێک لەوانە ئەمە نیشانەدا کە شێوەی هاتنە مەیدان و ئەم خۆپشاندان و ناڕەزایەتیانە شێوکی تازە و جیاوازە لە ناڕەزایەتی و خۆپشاندانەکانی پێشووتر بە تایبەتی کە خەڵک لە دەورەی نەبوونی موچە و نەدانی موچە لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆی هاتبوونە مەیدانی. لە لایشترەوە ئەمە پێمانەڵێکە یەک ئیترازی کۆمەڵایەتی بە ناوەڕۆژێکی چینایەتیەوە کەوتوتە بەرامبەر بە دەسەڵاتەوە. ئەمە ئاکامی ئەو بنبەست و نابەرپرسیارەتی و سیاسەتە دژی کرێکاری و زەحمەتکێشەی دەسەڵاتدارانە کە لە خلالی لە ساڵی 2009 هەنگاو بە هەنگاو ئەوێ خەڵک بەرەو هەژارکردن فەقیرتر بێدەرەتان نیتر بەرێ. ئەمە ئەو سیاسەتەیە کە پێڵن سیاسەتی لێگرتنەوەی ئابووری و داشکاندەوەی ئاساوەرەکانی قەیرانی ئابووری بەسەر شانی کارگەر و زەحمەتکێشەوە کە خۆیان لە ڕابردووشدا لە ژیانیان لە ئاستێکی دەیان موسیبەت و کێشەیە ینی دەرگیر بووە. ئەمێ بڵێم کە دەسەڵاتداران بۆ ئەوی کە هەرچی زیاتر ئاساوارەکانی ئەم قەیران بەسەر شانی خەڵکا بشکێنەوە، هەرچی زیاتر کۆمپانیاکانی دەسەڵات و دەست و پەیوەندەکانیان بتوانن سیاسەتی قۆرخکاری خۆیان بەسەر بازار ڕابەرنە بەرەوە و هەوڵ بدەن زۆرترین ئاسی گرانی هەژاری و نەداری بەسەر خەڵکا داسەپێنن. خاصەتێکی تری ئەم ئێترازاتانە بەڕای من لە چاو ئێترازەکانی تراوەیە کە خەڵک بۆ ژیان و باشکردنی ژیانی خۆی بژێوی خۆی هاتوۆتە مەیدانەوە، ڕاستەوخۆ لەسەر مەسائلێکی واقعی و ڕەوا و بەرحەق هاتوۆتە مەیدانەوە. خوات داواکردنی ئاو، کارەبا، خزمەتگوزاری تەندروستی، ڕێگاوبان، فێرکردن، هەر جۆرەك لە خزمەت گوزاران کە ئەرکی هەر دەوڵەتێکە کار ئیدعای بەڕێوەبردنی کۆمەلگا بکە، خەڵک ئێستا کەوتۆتە بە هوشیارێکی زۆرەوە دەوێت ئەم داوایانە بکە و هەنگاو بە هەنگاو فشارەکانی تون کاتەوە لە سەری تا بتوانێت بەربەم فشار و زەخت و زۆرە اقتصادی بکە کە دەسەڵاتداران کردویانتە بەشێک لە سیاستەکانی خۆیان و بەناوی چاکسازیەوە دەیانێت ژیانی خەڵکی کرێکار و مەحرومی پێ بەهاڕن. بە بڕای من ئەمە هۆکاری ئەوەیە کە خەڵک ناچارە بێ و ڕێگایشتری نەماوە کە بۆ دیفاع لە ژیان و بژێی خۆی خۆپشاندان کا ناڕزایت کات و ڕوو بێزاری خۆی بەرامبەر بەم دەسەڵاتە دەربڕێ. بەڵام بۆچوونێکی باو هەیە لە کوردستاندا کە باز لەوە دەکات ئەم ناڕزاتی خۆپشاندانانە بێ ئاکام ئەمێنێتەوە، چونکە نە دەسەڵات گوێ لە ناڕزاتی خەڵکی دەگرێت، نە خۆپشاندان توانیوێکی لە کوردستاندا
ئەنجامێک بەدەست بێنێت نە ئەوەی کە خواستی ناڕەزایەتی وەڵامی وەرگرتوێتەوە و دەسەڵات باڵین بێباکە بەرامبەر بەم داواکاریانەی خەڵکی هەیبووە. سەرنجتان لەسەر ئەم جۆرە بۆچوونە چییە کە خۆپیشاندان و ناڕەزاتی دەربوون لە کوردستان بێ ئاکام ئەمێنێتەوە؟ بە بڕای منەوە بۆچوونێکی بێئومێدکەرانەیە، ئەو بۆچوونە واقعیەتی ناڕەزایەتیەکان بەیان ناکە بە پێچەوانەوە. ئەوە بەشێکە لە یەسێکە لە کۆمەلگایە هەیە، بەشێکە لەو بێئومێدی کە لە کۆمەلگایە هەیە، بە تایبەتی کە چینی مامناوەند و چینی ئەوانەی کە وردە بزمان و با بڵین کاروبارێکی بچووکیان هەیە ناتوانن لە مەیدان دامێنەوە. بە پێچەوانەوە ئەم ئێتراز و ناڕەزایەتیانی ئەم دەورەیە بە تەواوەتی کاریگەری لەسەر هەڵسوکەوتی دەسەڵاتداران داناوە. آخر بێهۆ نییە پارێزگاری هەولێر بە جلی کرێکارێکی ئاوەوە یا بە فەرمانبەرێکی ئاوەوە ئەچێتە سەر تەنکی ئاو، یا ئەوەی کە دەستگاکانی خێرخوازی بارزانی پەیتا هەوڵەدا کە تەنکەرەکان ئامادەکە و بیکاتە ناو گەڕەکانەوە. لە لای تری شۆکۆبوونەوەکانی حکوومەتی هەرێم و مەسئول بارزانی هەر لەو ماوەیەدا لەژێر زەخت و زۆری ئەم ناڕەزایەتیانەیە بووە کە باس دەوە کاکە پرۆژەی ئاویان هەیە ئەیانەوێ لولە کێشی ئاو ڕاکێشن بۆ گەڕەکان پاریان تەرخان کردو بووی کە چاکسازی بکەن لەم بوارە بە قەولی خۆیان جا ئەوەی کەنیانایکەن، بەڵام ئەمە نیشانەدا کە کاریگەری بووە ئەو ناڕەزایەتیانە. هەتا تەنانەت لەنا شاری سلێمانیە هەواڵەکان ڕۆژ نییە لەژێر ترسی ئەم ناڕەزایەتیانە بۆی نەتەقێتەوە و چۆنەڵی نەگا بە ڕاپەڕینێکی کە منەتوان بڵم ناوێنم ڕاپەڕینی ئاو یا شۆڕشی ئاو شۆڕشی ئەوانەی کە داوای ئاوەکەن. ئەمە بکاتە سومبلێک بۆ ئیترازێکی گەورەی کۆمەڵایەتی لە دژی هەژاری و نەداری و گرانی و بێکاریەکە بەسەر کۆمەلگادادا سەپێنراوە. ئێمە دەبین خود با تاالبانی بازەوە کە وەکو جێگری سەرۆکی حکوومەت هێشتا بۆ دەرەجی کە لە شاری هەولێرە ناڕەزایەتەکان لە ناوچەی سلێمانیە لەسەر ئاو پەرەگرتو نەبووە، بەڵام خێرا دەست بەجێ بۆەوەی پرشی ئەو ناڕەزایەتیانە هەموو کوچە و قوشبون و شار و شاشەکانی ناوچەی ژێردەسەڵاتی کوێتی نەگرێتەوە. بازەوە کاکە ئەوە نەپاریان تەرخان کردووە بۆ پرۆژەی ئاو ئەوە خزمەت گوزاریەکانیان چاکەکەن، لێپرسینەوەکەن، بەرنامەدانن. ئەمە هەموو نیشانەدا کە ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتە کاریگەری هەبووە و لە زۆر شوێنیش دەسەڵاتدارانیان ناچار کردو بێنە سەرخەت و هەوڵ بن بۆەوەی کە بەر بۆ خۆپیشاندانانە بگرن بدەن بە بازی لە داخوازەکانی خەڵک. خودی ئەوەی کە نوێنەرانی ناڕەزایەتیەکان کۆبوونەوە جەماوەریەکانی جەماوەر قبول کراوە لەلایەن شارەوانیەکان لە ناوان بەڕێوەبەرەتەکانی ئاوە کە گفتوگۆ بکەن دابنیشن بۆی کە ڕێگاچارێ دانیشن. بە بڕای من ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە ئەم ئێترازاتانە بەدەستیان هێناوە. وانییە کە هیچیان بەدەسەوەنی و ئەمانە ئەم خۆپیشاندان و ناڕەزایانە بێ ئاکام ماونەتەوە بە پێشوانەیە و قسەیەوە. ئەو ناڕەزایەتیانە ئەگەر درێژە بکێشێ و فراوان بێتەوە و نوێنەرانی خۆیان هەڵبژێرن، بە بڕای من عاقبەتەکەی سەر لەوە دەرێنە کە خەڵک ئیتر بیر لە ڕێگایەکی تر بکاتەوە ژۆیە کە خۆی ئیدارەی ئوموری کۆمەلگا بەدەستەوە بگرێ، خۆی ئیتر خەستەخانەکان بەڕێوەبەرایەتیەکانی ئاو بەڕێوەبەرایەتی کارەبا و هەروەها خەستەخانەکان بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ پەروەردە و فێرکردن هەموو ئەمانە بەدەستەوە بگرێ و خەڵک ئێستا لەو قەناعەتەیە کە لەوە حاڵی بووە کە لە ریزی جەماوەرە ئەوەندە خەڵکی پسپۆر و شارەزا هەیە کە هەوڵەدا تەوازنی هێزی خۆی لەگەڵ دەسەڵاتە بگۆڕێ ئەوان بێنێتە سەرکار و ئەم بەڕێوەبەرە گەندەڵ و مەسئول و بەرپرسە نەیکە بەناوی پارێزگار و قایمقامیەت و شارەوانیەکانەوە دامەزراوە وەلا بنێ و خۆی لە گەڕەکەکان لە زانکۆکان لە خستخانەکان ئیداری کاروباری خۆیان بەڕێوەبرن. بە بڕای من ئەمە گەورەترین هەنگاوە کە چەکەرەی کردو چڕووی کردووە لەم ئێترازاتانەوە. ئەمانە نابێ بەکەم ژیرێ هەر ڕاپەڕینێک هەر خەباتێ بۆ ئاڵوگۆڕێکی ڕیشەی لە ژیانی خەڵکەوە لە هەنگاو سەرەتایەکانەوە دەست پێکە. بە بڕای من ئەمە نەکاتایەکی سەرەتاییە بگرە لەو لاتریشەوەی واتوانێ ئەگەر درێژە بکێشێ و باش ڕێکخرێ و لە دەوری داخوازی و لایحەی ڕۆشن و بە ڕێکخراوبوون و بەوەی کە خەڵک پشتی یەک بگرن و دەستکە ناو دەستێکەوە ئەتوان ڕێچکە بگرێ بۆ ئاڵوگۆڕی گەورەی کۆمەڵایەتی کە کۆمەلگا لەم بێدەرەتانیە لەم گرانی و فقر و فەلاکەتە دەرکێشێ و هەوڵ بدا دەستی گەندەڵکاران و خاوەن کۆمپانیەکان و دەسەڵاتێک ببڕێ کە 30 ساڵە ژیانی خەڵک لە بێکاری و برسێتی و نەبوونی و کەمی خزمەتگوزاریە داڕێ. بەڵام ئەگەر گوێ لە لایەنگرانی دەسەڵات یان خودی دەسەڵات خۆی بکەن ئەوان هۆکاری تر دەهێنەوە بۆ
کەمی ئاو کە کارێکە دەسەڵات خۆی دەسەڵاتی بەسرە ناشکێت کە لەگەڵ با بڵێن وشکە ساڵیە هیچی پێ ناکرێت لەگەڵ کەمی ئاوە بارانبارینەوە ئەمانەدا کارێکی ئەوتۆی پێ ناکرێت ئەگەرچی ئێوە ئەوەی کە پارێزگاری هەولێر جلی زرد لەبەر دەکات و دەچێت خۆی بەدەستی خۆی ئەو دەکاتە تانکی ماڵانەوە بۆ ئامانجی ئەوەتان گەڕانەوە کە ئەمە هۆکاری دەستکەوتێکی ئەو خۆپشاندانانێ و فشاری خۆپشاندرانە بەڵام لایەن دەسەڵاتەوە باز لە نیەتی دەسەڵاتداران دەکرێت کە ئەگەر ئاو هەبێت هەڵبەت دەیداتە هاوڵاتیان و قازانجێک لەوەیان نابینێت کە ئاو نەداتە هاوڵاتیان ئەگەر پرسیارەکە بەم شێوەی بکەم کە ئەگەر ئەو هەبێت ئایا بەڕاستی یعنی دەسەڵاتداران نایدەنە هاوڵاتیان ئایا دەسەڵات قازانج لەوە ئەکات کە خەڵکی بێ ئاو بێت ئەگەر خەڵکی بێت خۆپشاندان بکات ئەتوانێت لەو ڕێگەیەوە ئاو دەست بێنێتیان هەر خزر بزارێکتر ئەگەر لە دەسەڵاتی دەسەڵاتداراندا نەبێت بەڵێ بە بڕوای من ئەوانە ئیدعای پوچە دەسەڵات هەمیشە بۆ بردنە پێشەوەی سیاستەکانی خۆی بۆ فریودانی خەڵک بۆ سارکردنەوەی ڕق و تووڕێی خەڵک پاساوی هەیە لە هەموو شتێکا پاساوی هەیە هەمووشی درۆ دەرەچێ لەسەر مەسەلەی موچە ئێمە بینیمان چەندین پاساوی درۆ دەرەسیان هێنا لەسەر مەسەلەی کارەبا ڕۆژێگەڵێن ئێمە ساڵێکی تر کارەباکەین بە 24 ساعاتە درۆکەن بەڵام ئەڵێن خەسخانەکان باشەکەین ئەڵێن خوێندن باشەکەین بەڵام سیرەکەین ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بوارانی خزمەتگوزاری هەڕاجەکرێ و ئەدرێ بە کەرتی تایبەتی و کەرتی تایبەتیش کە ئەو کۆمپانیان کە بەرپرسیاران و مەسئولین و ئاوازخۆنەکانی بنەماڵی دەسەڵاتدارە لە چ لە زۆنی زەر چ لە زۆنی سەوز ئەوانە ئیدعایە بۆەوەی کە ڕوویەکی پێچەوانەی حقیقەتەکان پیشان بە ئەگەر مەسەلە وشکە ساڵیە زۆر باشە ئەی بەڵام ئێمە دەزانین ئاو کارەبا خزمەتگوزاری کاڵایە کاڵاش لە بواری بەرمێنانە سەرمایەی جوڵێنێ ئەوە ینی ئایا حکوومەتی هەرێم لە ماوەی 30 ساڵی ڕابردووە توانیوێتی سیستەمێکی پێشکەوت و وا بێنێتەکایەوە کە بتوانێت لە وەڵام بە نیازی خەڵکە ئەم پرۆژانە ببوژێنێتەوە سەرمایان بۆ تەخەسیسکە بە پێچەوانەوە حکوومەتی هەرێم لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دەسەڵاتدارانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد بەردەوام هەوڵیان ناوە بەرپرسیارەتی خۆیان لەم بچێشنەوە هەوڵیان داوە کە بوارەکانی خزمەتگوزاری بسپێن بە کەرتی تایبەت و وەلەو ڕێگایە بیکەنە مەیدانێ بۆ کۆکردنەوەی قازانج ئەوان بەرنامەیەکیان نییە کە چەند بەنداو دروستکەن کە چەند پۆینت و کارگا و بەرەمێنانی کارەبا و خزمەتگوزاریەکان ئەو بکەن حکوومەتی هەرێم سیاسەتی ئەوە نییە کە لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکە و لە هەرزانکردنیە و بۆی کە ئەمانە حەقی سەرەتایی ژیانی خەڵکن لەم ڕوانگەیەوە بەرپرسیاتی نیشاندا و بودجەی تایبەتی بۆ بخاتەگەڕ تەنانەت ئەو بودجەی کە لەم بوارەیە لە بواری میدیاکانی سەر بەدەسەڵات لە بواری چەک و تەقەمەنی و پروپاگەندە و پێدەویستەکانی ڕاگررتنی دەسەڵاتە سەرفیان کردووە ئەتوان بڵێم یەک لەسەر سەی ئەو بودجەی کە لەو بوارانە تەرخانیان کردووە بۆ بواری ئاو کارەبا و خزمەتگوزاریەکان تەرخانیان نەکردووە خۆتزیینەوەی دەسەڵات یەک سیاسەتە کە ڕیشەی لە سیاسەتێکی جیهانی بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش لە تەواوی وڵاتانی سەرمایەداریە سەرچاوی گرتووە ئەمە ئەسلی قەزێکەیە مەسلەی بێلیاقەتی حکوومەت خۆی بێلیاقەتە بێتوانایە لە دابینکردنی ئەو پێداویستانە ئەوە بۆ لەبەرەوەی کە ئەم دەسەڵاتە لە ئەسڵا لەسەر میراتی بەعس دامەسراوە یعنی چی ئەمە یعنی ئەوەی کە تۆڕی شەبەکەی ئاو گەیاندنی کارەبا سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی ئیدارە و بەڕێوەبردننی وڵات سیستەمی هاتوچۆ و ڕێگاوبان ئەمانە هەمووی پاشماوەکانی حکوومەتی بەعسە لە ماوەی ئەم 30 ساڵەیە شارەکانی کوردستان دانیشتوانەکەی زیادی کردووە ئێستا دەڵێن شاری سلێمانی و ناوچی سلێمانی نزیک بە 2 ملیۆن بۆ 2 ملیۆن ئینسانی تیاژی هەولێر هەروەها ملیۆنی زیاتر تێپەڕاندووە بەڵام سیرکە هێشتا ئەو سیستەمەی کە کاری پێکرێ بۆ گەیاندنی کارەبا هەر ئەو تەلو عەمود و وەسائلانەیە کە لە بەعسەوە بۆ ئەمان ماوەتەوە دام و دەستگاکانی ئیداری قایمقامیەت شارەوانیەکان هەر ئەوەیە هەتا یاساکانیان هەر ئەو یاسایانەیە کە لە سەردەمی بەعسا هاتووە ئەمە ئیتر جوابی ژیانی کۆمەلگایەکی شارستانی دوای 30 ساڵ ڕوخانی ڕژێمی بەعس و نەمانی وات پاش 30 ساڵ دەسەڵاتداری ئەمان هەروەکو خۆی ماوە کەوایە ئەوەیە بێلیاقەتی ئەوان وەختی ئەوان پارە سەرف ناکەن
وەختی ئەوان سیستەمێکی مۆدرن ناهێنەکایە وەختی ئەوان لە ڕوانگەی وەڵامدانەوە بۆ پێداویستەکانی ژانی خەڵک نابێتە سیاستیان لە کاتێکا کە ئەوان خۆیان بە پرسیار نازان کە کێشەی ئاو حەڵکەن و استراتیژیکی بۆ دابنن بە دڵنیاییەوە وشکە ساڵیش کاریگەری خۆی ئەگەێنێ بە دڵنیاییەوە کەم ئاوێ بێتە کێشەی یەخەی کارگەر و زەحمەتکێش ئەگرێکە ناچارە بێ لە پاڵە 1001 باج و خەراجە پارەی ئاویش بە تەنکەر بە یان پارەی تەنکەری ئاویش بە ئەمە ئەسڵی قەزێکەیە بێ لیاقەتی و بێتوانایی ئەم حکوومەتە لە جوابدانەوە بە کێشەی ئاو و کارەبا و خزمەت گوزاریەکان یەک سیاسەتە کە خۆیان ویان کردو هەموو کەرتی گشتیان فەرامۆش کردووە ئەم ئێوارێ لە یەکێ لە تەلەڤیزۆنەکانەوە باسی کێشەی دەرمانیە کرد کە چۆن بازاری دەرمان فرۆشی کە یەکێکە لە خزمەت گوزارانەی کە ژیان و مەرگی هەر ئینسانی چەم کۆمەلگای پێوە پەیوەستە چۆن ئەم دەسەڵاتە یەک تۆڕی زەبەلاحی کۆمپانیا خسۆتە کار کە گەندەڵیەکەن کە تاڵانیەکەن کە قۆرخکاریەکەن لە بواری بنزینە لە بواری نانە هەر ئەم ڕۆژانە کە ناڕزایەتەکانی خەڵک لەسەر گرانبوونی ئارد نانەوەخانەکان دەستی پێکردووە هەمویان بە ڕۆشنیەوەڵن کە حکوومەت هیچ بەرپرسیارەتێکی نییە کۆمپانیەکان بە ئارەزی خۆیان ئاردی خراپەخەنە ناو بازارەوە ئارد ناهێنن خۆیان تەوافقەکەن تەنانەت بەعزێ لەو کۆمپانیانە هیچ جۆرە خزمەت گوزاریەکی نییە فقط تەندەرەکان لە دەستی حکوومەت یا لە دەستی کاربەدەستێک و بەرپرسی حکوومەت وەرەگرێ 5-6 کۆمپانیا دەستی پێکا و پارەیەک وەرەگرێ و ئەو پارە زیادە خەنە سەر نرخی کاڵاکان ئەمە نیشانەدا کە ئەمانە ژیانی خەڵکیان بە بازار سپاردووە ژیانی بازاریش ڕووی لە سەرمایە و قازانجکۆکردنەوەیە نەک وەڵامدانەوە بە پێداویستەکانی خەڵک ئەمە ئەو شتەیەکە بێ ئاوی خوڵقانوە ئەجنا سامانی شروستی و چۆنەڵی تەکنۆلۆژیای نوێ و نەخشە و بەرنامە و استراتیژێک ئەتوانێت هەموو ئەمانە لە نزیکترین فرسەتە بە شێوەیەکی کافی بخاتە بەردەست ئینسان بەڕاستی 30 ساڵ بەسە بۆ ئەوەی کە ئەم قسە پاسا و پرۆپوچانی کە دەسەڵاتداران بۆ بێلیاقەتی و سیاسەتی نامەسئولانانی هێنەوە بۆ هەر ئینسانێکی ئازادی خوازم کۆمەلگایە جێگای نەفرەت و تووڕەیی بێ لە خۆپشاندانەکاندا دوو پەیام یان با بڵێن دوو لێدوان زۆر سەرنجی ڕاکێشان یەکێک ئەوە بوو یەکێک لە خۆپشاندەران وتی کە ئێمە ماڵەکانمان ئاوی نییە بەڵام بەرپرسان بە خوباخاتەکانیان قەت بێ ئاو ناکەوێت کەسێکی دۆمیان وتیان کێشە نیە ئێمە بۆ ئاو دەجەنگین با من ببمە یەکەم کەس کە لە پێناو قوربانی بەدەستهێنانی ئاودا بمە قوربانی وەک دووە پرسیار پەیامی ئێوە بۆ ئەم خۆپشاندەرانە و باقی خۆپشاندەرانی تر چییە؟ بەڵێ بە بڕای من پەیامێکە گەر لەم خۆپشاندانانە و لەو قسانەی کە ئێوە ئاماژەی پێکەین وەریگرین ئەوەیە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی چینایەتیە جیاکاری چینەکان و ئەو دابڕانەی کە لە نێوان چینی دەسەڵاتدار و ژیانێکی فرعونانەکە بۆ خۆیان و سەرمایەداران و خاوەن کۆمپانیەکان پێچیانێناوە بە تەواوی جیاواز و دوورە لە ژیانی زۆرینەی کۆمەلگا کە خەڵکی کرێکار زەحمەتکێش ژنانی دەستەنگ لاوانی بێدەرەتان بێکاران سەرپەرستان دکتۆران هەموو ئەمان مامۆستایان هەموو ئەمانە نیشانەدا کە خەڵک دەرکی بەم وشیاری و بەم جیاکاریە کردووە خەڵک ئێستا وەختێ هەر ئینسانێکی محروم و هەژار کە ژیانی خۆی بەراورد لەگەڵ چینی دەسەڵاتدار و دوو بنەماڵی گەندەڵ و تاڵانچیە ئەکا ئەبینێ کە ئەم حکوومەتە حکوومەتی سەرمایەدارانە ئەم دەسەڵاتە دەسەڵاتی سەرمایەدارانە و ئەمە هیچ پەیوەندیەک و بەرژەوەندێکی مانەوە و درێژەکێشانی هیچ پەیوەندێکی بە ژیانی خەڵکەوە نیە بگرە هەر ڕۆژێ بمێنێتەوە هەر سانیە و دەقێ بمێنێتەوە بەقەدەر ئەوە نەهامەتی و نەکبەتی و موسیبەت لەسەر ژیانی خەڵک زیاکە وەلەو لاشەوە سەرۆت و سامانە خاتە جیفانی کەمایەتیەکەوە کە خۆیان تەمەڵن خۆیان گەندەڵن خۆیان هیچ نەفعێکیان بۆ کۆمەلگانیە ئەمە حقیقەتێکە لە پاڵ ئەمە حقیقەتێکی تر سەر هەڵەدا ئەی ژەوەیەکە اعترازاتی ئەم دەورێ و ناڕزایەتیە کە هاتۆتە مەیدانەوە لە دەوری ئاو پێمان ئەڵێ کە اعتراز ئیتر تەنها بەرامبەر بە یەکێتی و پارتی نییە بەڵکو اعتراز بەسەر کولی ئەم سیستەمەیە سیستەمێک کە لەسەر بنەمای کاری هەرزان لەسەر چەسانەوەی چینی کرێکار و مەحرومانی کۆمەلگا دامەزراوە پێمان ئەڵێن کە ئەم سیستەمەیە کە ئیتر پارتی و یەکێتی کۆرپەی باوەشین و ئەمانە بۆ قازانجی خۆیان و گیرفان پڕکردنیان ئەم سیستەمەیان ڕاگرتووە بە هێزی چەکداریان بە میدیایان بە خورافەیان بە مزگەوتیان بە میدیایان بە هەر شتێک ئەیانێ ئەم دەسەڵاتە و ئەم سیستەمە ڕاگرن کە تێیدا خەڵک هەر کارگەر و زەحمەتکێش بێ هەر بێ ئاو بێ هەر بێ دەرمان بێ دەخەزار بێ نەبوو بێ نەخێنەوار بێ بێکار بێ مەویست بێ
ئەوان ئەم سیستەمە ڕاگرن بۆ ئەوی لەسەر حسابی ئەمە ژیان و ژیانی فرعونانە و سەرمایەکانیان کەڵەکەکەن و تاڵان و بڕیان درێژەی بێ پامێک گەر لەم ناڕزایەتیان دەربڕین ئەم دوو ڕاستیەیە کە ئەگەر کورتی کەمەوە ئەوەیە کە کۆمەلگای کوردستان چینایەتیە چینی دەسەڵاتدار و حکوومەتەکەی نوێرەی سەرمایەدارانەکە ئەبێ بڕۆن ڕێگایەکی تر نەماوە خەڵکی کارگەر و زەحمەت کێشەگار ژیانیان خۆشکەن ئەبێ ئەم دەسەڵاتە دەستکۆتاکەن و لە شوێنی دەسەڵاتی خۆیان دامەزێن کە کۆنتترۆلی بەرهەم لە دەست خۆیانە بێ و داهاتەکەشی بە ئاشویکی عادلانە و بۆ شێوەی کە لە خزمەتی هەموو کۆمەلگایە بێ بەڕێوە ببن ڕاستێکی تیژەوەیە کە مەسلەی ئەوە نیە بە تایبەتی کە ئێستا انتخابات لە پێشەوەیە خەڵک بەشداری انتخابات کە یەکێتی و پارتی لابن شاسوار عەبدولواحید یان نمونەکانی بزوتنەوەی با بڵێن ئیسلامیەکان بێنە سەرکار خەڵک دەبێت لەو ڕاستی تێبگا گۆڕینی دەموچاوەکان بوو گوێزانەوەی دەسەڵات لە کۆمپانیەکانی سەر بێچێتی و پارتی بۆ کۆمپانیەکانی یەکگرتو و کۆمەڵ و شاسوار عەبدولواحید چارەسەر نییە ئەبێ ئەم سیستەمە سەرۆژێر بێتەوە بێ سیستەمێک تەواو بێکە ئیتر پارە و بازار حکوم کا بەسەر ژیانی زۆرینەی کۆمەلگایە ئەبێ سیستەمێ دامەزرێکە هەرەوەزی و هاوبەشێتی و مڵکدارەتی گشتی سەروەر بێ بەسەر ژیانی خەڵکە و خەڵک مەقەدەراتی ژیان و بژێوی خۆی ئازادیەکانی خۆی و داهاتووی نەوەکانی خۆی بەدەستەوە بگرێ لە کوردستانە ئەو هێزە هەیە بە بڕای من و ئەتوانرێ ئەگەر بێتە مەیدان و ئەم خەبات و ناڕەزایەتیانە یەکگرت و هۆشیارتر و با بڵێن بەرینترەوە لە ئاستی جوڵانەوەیکی سیاسی چینایەتی درێژە پێ بدا ئەتوانێت کۆمەلگایەکی خۆش بژێ و ئاسوودە و ئازاد فراهەمکەوە خەڵک ئیتر لەم مەسیبەتانە کە ئێستا یەخەیگرتووە نەجاتی بێن. خستەوە زۆر سپاس بۆ بەرزاییت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. سپاس بێ و ماندوو نەبن. ئازیزان موچانێکی تر دەدەین و پاشان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق گفتوگویەکمان دەبێت لەگەڵ جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی موچانێک و دەینەوە لاتان. ئازیزان لە بەرنامەکانی ئەمڕۆژماندا جارێکتر لەسەر هەڵبژاردنەکانی عێراق سەوباسمان دەبێت و چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ جەمال موحسین سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی و بە دیاریکراویش ئەمجارە لەسەر ئەو بابەتە قسە دەکەین ئەوەی کە مانگەوازی خەڵکی دەکەن بۆ بەشداری لە هەڵبژاردن و دژایەتی بایکۆت دەکەن. جەمال موحسین ئەم کاتت باش و سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. ئەم کاتەوە باش و کاتی هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پێشنگ تیڤی باش. زۆر سپاس. دواتر دەچمە سەر پاساوەکانی کە دەیهێننەوە بەڵام لە ماوەی ڕابردوودا بانگەوازێکی زۆر دەکرێت بە تایبەتی کە نەوەی نوێ جوڵانەوەی نەوەی نوێ بەدەستیەوە گرتووە بانگەوازی خەڵکی بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانە بە دیاریکراویش بە مەبەستی ئەوەی کە تۆڵە بکەنەوە لە دەسەڵاتداران پارتی و یەکێتی بە بۆچوونی ئێوە بەشداریکردنی خەڵکی لە هەڵبژاردنەکانی ئۆکتۆبەری عێراقدا دەتوانێت ڕێگەیەک بێت بۆ تۆڵەکردنەوە لە پارتی یەکێتی؟ من پێم وایە ئێمە وەکو دیارە من کە سەرنووسەری گۆڤاری دیدگای سۆسیالیستی حیزبی کۆمونیستەکاری کوردستانە ئێمە هەر لەم تەلەڤیزیۆنی ئێوە لە بەرنامەکانی ڕادیۆ خۆشمان لەسەر مەسەلە زۆر گۆشەمان داوەتە بەرباس قسەمان لەسەر کردو بۆیە ڕەنگە تەفاسیلێکی پێویست نەبێ فەقەت ئەوە نەبێت کە من بڵێم ئەم شتێکە لە عێراقا بڕێوەیە وەک کە ناویشیان لێ ناو انتخابات و هەڵبژاردن وەک هیچ انتخاباتی تر نییە ئەمە لە پەلومەرجێکی سیاسی و اجتیماعی اقتصادی عێراقایە بۆ ئەوەی کە دەسەڵات کە خەڵک یەخەی پێگرتووە بە تایبەت لە ئۆکتۆبری 2019ەوە یانەوێ ئەو دەسەڵاتە شەرعیەت پێ بنەوە بە تایبەتی ئێمە خۆمان هەموو ئاگادارین لە ژێرباری ناڕەزایەتی خەڵکە بە ناچاری حکوومەتی موقەتیان دروست کردووە
لە مستەفا کازمی کە بۆ خۆشی دائیم ئەو قسەیە کاتەوە کە گویان موقەتەوە ئەوانە بەرحاڵ ئەوانەیانەوێ شتێک لە ژێرناوی انتخابات و ڕاکێشانی دەنگی خەڵکا بەدەست بێنن بۆ شەرعیەتدانەوە بەو دەسەڵات و وینی کە خۆیان هیانە لە چوارچێ عێراقا دیارە ئەحزابی کوردستانیش کە خۆیان بەم مەسەلەیەوە هەڵواسیوە هەر بەشێکن لەم پرۆسەیە دیارە بەڵام کوردستان بە خصوصیاتی خۆیەوە ئەگەر هین دینە سەرەوەیان بۆیە ئەبێ ئەمان ئەو شتە بکەن ئەبێ ئەمان ئەوە بکەن سەیری کە ئێستا عێراق خۆی بۆ ئەحزابی بۆژوازی نوێنەرەکانیان بەڕاستی بۆ تجێگەیەک مۆڵگەیەک بۆ تجارەتکردن و پەیداکردنی ئیمکانیەتی مالی بۆ ئەحزابی سیاسی بۆ شخصیەتەکانیان بڕۆ لەسەر حسابی ناوی هەڵبژاردن و نوێنەراتی کردنی خەڵکۆوانە و بوون هەمویان بوون بە ملیاردێر بە دۆلار بوون بە ملیاردێر و ئەبینین تەنانە نەک داهاتی کوردستانیشان لوشداوە داهاتی عێراقیش لەوێشە هەر حسەی خۆیانیانێ ئەو ئەحزابانی لە کوردستانە کە گوایاڵێن نابێ بۆ یەکێتی و پارتی بێ و تۆڵ لە یەکێتی و پارتی بکرێتەوە بۆ ئەوەی ئەوان بڕۆن بخۆیان لەوێ بەشیشیان بێ بەشێکی زیاتریان ببێ جا خۆیان بە شتێکە هەڵەواسن یەکێتی و پارتی لە بەردەمی خەڵکی کوردستانە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانە لە بەرامبەر نەفرەتێکی زۆر ڕاوەستاون نەک هیچ خۆشەویستیەک و هینێکیان نەماوەت یعنی بەڕاستی ئەگەر ئێستا میلیشیا چەک و پارە و پولیان بەدەستەوە نەبووایە وەکو بەعس چۆن لە نەوەیەکە ڕاماڵرا لە شەو ڕۆژە کوردستان لەوانە پاکرایەوە ئەزانن ئەمان لە بەرامبەر ئەم بورکانە لە قیم و تووڕێی و ناڕەزایەتی بەرینی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خوازی کوردستانە هەن یانە خۆیان بەم شتەوە گرێبن کە بڵێن نایەکێتی و پارتی ئیتر زۆریان بە خەڵک کردووە بۆیە ئەگەر خەڵک نەچێ گوایە دەنگ نەدا زەمینە بۆ ئەوان خۆشەوی وەرچن هەند هەمان شت درێژە پێدەن و خەڵک نەجاتی نابێت لیان بە عکسەوەگەر خەڵک زۆرتر بچێ بۆ بژادن گوای ئەوان هەموو دەنگەدەن بە نەوەی نوێیان ئەحزابی ئیسلامیەکان ویان چی تر و بەما تۆڵە لە یەکێتی و پارتیەکانەوە ئەم قسەی پوچە بێناوەڕۆکە چونکە لە انتخاباتەکانی لەبەرەوەی لە انتخاباتی ساعات میسمەوڵە لە انتخاباتەکانی پێشووتریش کوردستانیش حتا کە دواتر گۆڕان لافێکی لەو بابەتی لێدا کە گوای ئەویش ئێوە ئیتر نابێت دەسەڵات قۆرخکراولایانی چێتی و پارتی و بنەماڵەوانەوە ئیتر بێت لە دەستەمانە دەربهێنە بەڵام بزانە چ اعتراضاتی خەڵک ئەسڵان خۆی وەکو حیزبێکی معارض بوو بە پەنگ و مەخسەرە لە نظری خەڵکەوە نظری خەڵکەوە نەک لە نظری خۆیەوە ئەوان کار کاسپی و بزنس و تیجارەتی خۆیانیانە کردو بار حاڵخۆ لەم شتە بەهرەمەند بوونەوە تا لە ناو دەسەڵاتان و ئەوانیش لە پارە و پول و سامانی وڵاتە بە بەشێک کە پێیان بڕاوە خۆن ئەوەی لە انتخاباتی پێشووتریشەنەوەی نوێژ هات تۆ لافێکی لەو بابەتی لێداوای خۆچەند کورسێکی هێناوە چ لە کوردستان و چ لە انتخاباتی پێشووی عێراقیش ئەگەرچی زۆر لە ئاسێکی فراوانە خەڵکیش لە عێراقا بایکۆتی کردووە چ گۆڕانکاریکیان بەسەر ژیانی خەڵکە هێناوە لە کوێی ئەم سیستەمان داوە کوێی ئەم شتیان هەڵتەکاند و خەڵکی کاری ئەوان ئامانجەکان ئەوە بێ ئەگەر ئەوان بتوانن لەم هەڵبژاردنەیە کورسێکی زیاتر بەدەست بێنن و ڕێژەی کورسەکانی پارتی وێکێتی بێتە خواردترەوە ئەوە جۆرەکە بێت لە تۆڵەکردنەوە لە پارتی وێکێتی ئەمەیان ئەوە بۆ ئەوان نازانم خۆیان ناوێنێن تۆڵەیان ئەگەریمان کە ئیمکانی نییە لە کوردستان و عێراقا کە کۆمەلگایکی نۆرماڵ نییە کە حکوومەت هەردوو لە حکوومەت یەریم کوردستان و حکوومەتی عێراقیش لە بەرامبەر لە ئەزمەیەکی اقتصادی و ئابووری سیاسی و حتا حکوومەتی و ئیدارەکردنان بەمە دەربازیان نابێ چونکە مەسەلەکە ئەوەیە کە ئەوان کەوتونتە بەرامبەر خەڵکەوە بەوانیشەوە بە جەماعەتی نەوەی و شاسوور عەبدولواحیدیشەوە کاکە خۆ خەڵکم یەزانێ ئەخر تۆ لە پڕێکە چۆن لە پڕەکە بیتە کوڕێ ئەگە پاڵپشتیەکەت نەبێ ئەو دام و دەستگا ئیعلامیە گەورەیە داناوە ئەو مەشروع زۆر گەورەی هەیە بە پاڵپشتی چییە لە چۆن بار و پولەت هێناوە و سەرنجام تۆ ئایا دەسەبەی بۆ ئەو بنەمایەوە سیستەمەی کە زۆرینی خەڵکی کاردر و زەحمەتکێشی هەژار کردو بە قوڕی هەژاریە قانونێتە خوارە و لەولاشەوە کەمینەیەک هەتابێ ئەفرن و تەلارەکانیان و کۆشک و تەلارەکانیان ئەدا لە هەور خۆکو دەسێ بۆەوە نابە کۆتایی بەوە ناهێنێ وەختێکیش باس لەواکە کە موچی خەڵک نادرێ یاشتێکی خەڵکی هەژار و زەحمەتکێشە درێ هەر بوو ئەو فریودانەیە زۆرینەی کۆمەلگا هەژار و زەحمەتکێشە زۆرینەی کۆمەلگا دەوڵەمەند و پارەدار و پولدار و سەرمایەدار و ملیۆنەر نییە بۆی بتوانێت دەنگێکی زیاتر بەدەست بێنێ ڕووی دەمی لێ چێ بکە سەرمایەدار گەورەکان کە مەسئولینی یەکێتی و پارتین پاڵیان ناوە بە ئەحزابی خۆیانەوە معلومە ئەی خۆن لێی
ئەی ئەو چێ ماوەتە بۆ حتا گەوردە مالیک و ئەمانەیەکیش ببێ بۆ سوودێکی نییە کۆمانە زۆرینەی کۆمەلگانی زۆری کۆمەلگانی کۆمەلگا ئەو گەنجە بێکارکراوەیە کە چەند ساڵە شاری وەرگرت و هیچ نییە ئەو ژنە بێکاری کە لە ماڵەوە هیچ کارێکی بەڕستنی بۆ ناناسرە و هیچ مچێکشینێ ئەو کارگەر و زەحمەت کێشەیە کە بەبوونەیە لومەجێکەوە کوردستانی تایە ئەوانیش مچەکانیان کەمەکرێتەوە عقوبەیانە دەنێن لەلایەن خاوەنکارەکانەوە زۆرینە خەڵگەمانن دەستفرۆشەکانی بازاڕن بێکارەکانن بۆی ئەو بۆی بێ ئەم شتە بەدەست بێنێ پڕ بکاتە ئەمان ئەبێ خۆی بە مەسلەی ئەمانە هەڵواسە بۆیە وتم قسەیەکی پوچ و بێناوەڕۆکە کە بەعکسەوە ڕۆشتن بۆ هەڵبژاردننی خەڵک ئەو شتێکی پێوترە هەڵبژاردن یانی تۆ ئەچی بەدەستی خۆت حتا گە دەنگوێکی و پارتیژ نەدەی بەدەستی خۆ دووبارە شەریعەت بەدەسەڵاتێکی خوێنڕێژی تایفەتگێری دژی تاسەدەستان دژی خەڵکارگەری زەحمەتکێشی عێراق و کوردستانیش ئەدەی یان خەڵک بچن لە پرۆسەیەکەوە بەشداری پێ بکەن ئەمجار با دەنگی کاک فڵان و کاک فیسەر لە یەکیش کە زیاتر بێ لە عێراقا سەرنجام خەڵکی کارگر و زەحمەتکێشی عێراق دانەنیشتۆ بەرامبەر بۆ دەسەڵاتانەوە ئەوە هیچیشی دەست لەو شتان نادا ئەلەم شوێنەوە پوچەوە ئەمە تۆڵەکردنەوە نییە لێکی تو پارتی با بڵێ لە خاڵێکی کە ئیزافە بکەم بەوە لەم هەلومەرجی عێراق و کوردستانە کە ئەحزابی میلیشیایی دەستیان بەسەراگرتووە ئەو شتە کە خەڵک نۆرماڵ بڕوە لە بینی ئەحزابە هەڵبەبژێرە جا بڵێ ئەم 4 ساڵە نۆرە بە تۆ نادەم نۆرە بەیەکیش کادەم لانی کەمەوەی کە لەو وڵاتانێکی دیموکراسی و غەریبی ڕاتە پێشەوە ئەمە ئیمکانی نییە واقعی نییە بە هیچ جۆرێ ئەوان شەقیان لە نتیجەی هەموو شتێکی یەکتر هەڵداوە بابان لەناو قیادەی حیزبەکانی خۆیانە قۆڵ ناکەنیشە سەر لە قەبکەوت بەرزی بکاتەوە چجاوێ لەنێو دەرەوەی خۆیانە حەزابێک بێن و بڵێن ها ئێمە خەڵک گەڵێن ئێوە لەگەڵ ئێوە نەبێ لەگەڵ ئێمەیە بێ مەگەر بەو شخصیەتی زۆر باسیەکەن و کاریزمایی و هەڵای دروستیان کردووە لەسەری نەوشرە مەسفا زۆر توانیەوە بکە خۆشی چوو ڕێک توایە لە ناوێنە کاکەەوە ئەوانە وەکو کورەیکی ئەگەروانەگەر ئەمان قڕقش میش بن لێ نزیک بنەوە توێنەوە لە ناوێ ولەوە زیاتر نین بۆی ئەمە کە ئەوەش نین بە هەر حاڵ پێم وایە لەم ڕۆوە پوچەوە ئەمە تۆڵەکردنەوە نیە لەوانە بەعکسەوە بردننی خەڵک بۆ ئەوانە بۆ ئەو شتانی پێڵەن انتخابات لە ئێستاە ئەوەیە کە خەڵک دووبارە بە نەک بە پەنجەیەک ئەمجا بە 10 پەنجەمۆری شەرعیەت لە دەسەڵاتەکەی ئەوانە باتەوە لە کاتێکە خەڵک ئەمەی ناوێت ئەمە انتخابی خەڵک نییە ئەمە هەڵبژاردننی خەڵک نییە بەڵام ئایا مەسەلەکەوەی کە خەڵک ئەی نەچێت چی بکە بچینە سەر ئەوەی کە بەدیلی خەڵک چی نامە بەسمەوەی بایکۆت بکە یا چی بەڵێ لە کۆتاییدا دێنە سەرەوەی کە خەڵک چی بکات لە مانگی دەدا هەڵبژاردنە بەڵام پێم خۆشە لەسەر ئەم پاساوانەی کە ئەیهێننەوە لەسەر ئەمانە هەندێ قسە و باسمان بکردایە بۆ نمونە ئەوان بەجالەوەی کە بانگوازی خەڵکیەکەن کە حتمەن بچن بەشداری هەڵبژاردنەکانکەنەوە هۆشداریە دەن بە خەڵکی کە بایکۆت زیانی هەیە بایکۆت بەمانای درێژەدانی هەمان دەسەڵاتی ئێستاە بایکۆت ینی ئەمەی ئێستا قوبوڵە و بە پارتیوێکێتی هەر بەردەوام بن یاخود لە خراپترین حاڵەتە پارتیوێکێتی ئەتوانن تەزویرات بکەن لەو فۆرمانەی کە لە بەردەستیاندا ئەگەر خەڵکی نەچێت پڕیکاتەوە ئەوان بە ئارزوی خوان پڕی دەکەنەوە و درێژە بە هەمان دەسەڵات دەدەنەوە ئەم هۆشداریان نەچەنێت لە جێگی خۆیدایە ئەمەش بە بڕۆی من نەگواقعی نییە و یەکەم جاریش نییە من ئەوە بیر ئێوە و بینەران و خەڵکی هێنمەوە کە لە انتخابات هەڵبژاردننی ئەخیری کوردستانیشە ئەوان ئەم قسانیانە کرد هەرم جەماعەتی نەبوونوێ ئێمە ئەو وەخت سیاسەتێکی بایکۆتی ئاکتیڤمانەوە بووە و باشکرا ناو جێگەی شارەکانمان پڕکرد بوو لە چالاکی و پۆستەری دژی چوون بۆ هەڵبژاردن پێی پۆستەری بایکۆتمان دروست کرد بوو ینی بەرەی بایکۆتمان دروست کرد بوو ئەو کاتە باسەکەم هەرو قسانیان پێوتی هەیانوەمانە لە قازان جێکی تو پارتی کەچی کە خۆیانە ئەچن هەلجاتی 6 کورسی ئەیکەن بنەوە بەدا جا وەختا ڕۆ لەگەڵی جێتی پارتیێن 200,000 زیاتر دەنگمان هێناوە ئەم جارابێ فلان و فلان و فلانە پۆست ئەومان بنی درۆکەن خەریکی ئەمن تاتک بازرگانیەکەن بە ژیانی سیاسی کۆمەلگاوە ئەمە لایەنێکی بەڵام ئایا ئەم بایکۆتی ئەمان باسیەکەن لەگەڵ چیانە ئەگەر تۆ سێری عێراق بکە ئێستا لە عێراقا بەو کوتلانەوە کە بەشداریان کردووە بە شخصیات و شتەوایی لایەنە جیاجەکان یا حتا لە ژێناوی بێلایەنە
ئەوەی من ئاگام لێ نزیکی 26-27 لایەن و حتا کۆمەڵە کەسایەتی ئەوانە چوونەتە دەرەوە لەو پرۆسی انتخاباتی، یعنی کۆکرین ئەوان خۆشیان لێنێ خێزانی بورژواییە کۆکرین لەسەر ئەم جوریدا بەشکردنی دەسەڵات و شێعیدان بە دەوڵەت و دەوڵەتسازی لە عێراقا. باشە ئەگەر ئەمان مەبەستیان لەو بایکۆتەیەک ئەو زرر لە خەڵکەدا ئەوانە ئەوەی تەرەفتی بە خەڵکەوە نییە، خەڵک بچی و نەچوان بڕانویانەوە بەشی ئەوە فەنفوناتی تەزویرە زانن ئەناسەنە خۆ خەڵک بەگاڵتە و هینەی دروست نەکردووە ئەو نکتەی دروست نەکردووە لە گەر بچی لە چاینا هەڵبژاردن بکەی بارزانی دەرەچێ یانشی ینی لە فۆرتوفێڵە وەستایانن بە هەر حاڵ بۆ ئەم لایەنی بەڵام ئەگەر ئەوان لە بەرامبەر خەڵکە کە خەڵک نەچێەوە ئەمە ناوەنین پرۆسەی بایکۆت ئەم قسەیەکەن ئەمە مەسەلەیەکی ترە. ئێمە ئێستا کۆمونیستەکان ئێمە وەکو حیزبی ئێمە وەکو ئەو کات کە لەو کاتە بە تەشخیصمان بووە بوو بایکۆتی هەڵبژاردنمانە کرد ئێستا ئەم شتە ناخینە بەردەمی کۆمەلگا یعنی بەشداری هەڵبژاردن بکات یاخۆت بایکۆتی هەڵبژاردنەکان بکات اختیارێکی تر لە بەردەمی خەڵکیدا هەیە. باڵێ خەڵک اختیاری خۆی کردووە ڕەنگە کاتی بەنامەکەش کەم مابێ خەڵک اختیاری خۆی کردووە خەڵک لە ئۆکتۆبەری 2019 بەو دەسەڵاتی بە هەموو باڵ و ڕەنگەکانی وتی ئەبێ بڕە مەگە شاری بەغا و ناسریە و بەسرە و ئەوانەمان نبینی لە ناسریە لە کۆمەڵە گەڕەکە هەر شەوان هەمووی لە دەست خەڵکە و یەک سڵتە حتا ئەحزابەکە میلیشیەکانی نیانوێرە نزیک نەولەینی خەڵکی لە بەغا بینیمان خەڵک چەند ناوچیان داگیر کرد بوو بە معنای داگیرکردن لەوان لە بینە ڕووخاوەکانەوە بینی بنکەی تەندروستیان دانابوو دکتۆر و خەڵک خۆبەخشە ڕۆشنی هاوکاری و کەسانێکە کە نەخۆشیان هەیە هەرچێکە لە سەجادەکان ئەمەونەتەوە خەڵک هاواری کردەوە وتی ئەو ئەوانەمان ناوێ لە کوردستانی شاروا بووە ها کوردستانە تازەترینیانەوەی کە لە مانگی 12 پارە بڵێن 2020 بارگەی ئەنوە ئەحزابی سەربەیەکی پارتی دەرەوەی ئەوانیشان سووتان یعنی خەڵک باوانیشی وتو فرسەتمان ببێ دار و بەرتانین بەسەر یەکە یعنی خەڵک انتخابی خۆی کردووە ئەو شتێکی ئێستا خەڵک انتخابی هەڵبژاردن ناکە خەڵک ژیانی و هەر ئێستا بینین ئاگام لێ بووە لە بەناوەکانتانە لەسەر مەسلەی خزمەتگوزیارەکان و ناڕزاتی خەڵک بەرامبەر بەوان کردودان بابە ئەوان لەولا خەڵک لەم ڕۆندەنگ بە لەم لاشەوە خەڵکیان داغان کردووە بێغازی بێ ئاوی بێنانی بێکارەبایی گرانبوونی ئاردوونان نازانم چی هەزار شدیەکەی خەڵکی گرتو ئێستا چ شتێک بۆ خەڵک ئەو لەوێتە دەست دابینکردنی ئەم شتا پێداویستیانەی ژیان بۆیە لەسەرمانە بێت یەخان پێ بگری وایە خان پێ بگری بابە ئێمە هەڵبژاردنمانی ئەسا ئەو بۆمان مەسەلەی نییە بینای نازانم چی ژۆ ئێوەش حەقتانی ئەسا بڕۆ نە ئەو پرۆسەیەوە حەقتانی بنەوە پرۆسی هەڵبژاردن چی ژۆ دەسەڵات بۆ بکەنەوە ئەوانەمە بۆکەن بۆمان ناکەن ئێمە لە گەڕک و لە ناوەند و لە شوێنی کاروانە خۆمان ڕۆین هەوڵی وادین دەست بەسەر داهات و پێداویستەکانی ئەو شوێن و گەڕک و ناوچانی خۆمان ناگوین ئەو خۆمان دابینی غاز خۆمان دابینی بکەین و بینین دابشکێن بەسەر خەڵکدا ئەوە بکەینەوە بکەین و لەو بارانە قسەی زۆرمان کرد سەرنجام خەڵک ئەبێ برە و بەو ناڕەزایەتی و تووڕێ و نەفرەتی بە و بەو بڕیارە سیاسی بە کە ساڵهای لە دژی ئەم دەسەڵاتە کردویانە ئیتر ئەمەش بانای بایکۆت نییە ینی چوونەوە دانیشتن لە ماڵ چکە بایکۆت ماناگەیەوەیە کە تو دابنیشی نابێ دابنیشینە بێ ئەمە اعترازانە بەڕوویان نەتۆن بکەینەوە ئەبێ لێیان تێک بدەین بە معناوی کە نەیەڵین بە ئیسراحەت بڵێن شتێکمان هەیە ناومان ناو هەڵبژاردن و ڕۆین بۆ هەڵبژاردن و بەربژێرەکان منیەکان دیدەکانمان چۆن خۆیان هەڵبژێرین ئێوە حەق ئێوەتان نییە بڵێن ئێوە ڕۆین و شەریعەت بە دەسەڵاتە دەینەوە هیچ شتێکتان لەلای خەڵک نەماوە ئەبێ خەڵک ئەم دەنگی لێ بەرز بێتەوە سەرنجام ئەما بێ بە حرەکەیەک کە بتوانێت ئەوان بخاتە لا ڕایان بە ماڵێ ئەو مربوطە بەوەی کە چێنێک ئەما بێتە زوتنەوەیکی جەماوەری خۆبەخۆ لە بنەوە بتوانێت ڕووی لەوە بێت دەسەڵاتی ئەوان لابەرەوە لە جگای دەسەڵاتێک لەسەر بنەمای ئیرادە و هەڵبژاردننی ڕاستەوخۆی خەڵکی لە گەڕک و ناوەندی کار و شوێن و شار و گەڕەکەکانە تامین بکە ئەمە وەڵامێکە بۆ ئەوانەی نەوەی نوێ کە ئاڵێن بایکۆت ئێمەش بایکۆت ئەگەر بڵین نەچوون بۆ هەڵبژاردن ئەبێن چوون بێ بۆ تۆنکردنەوەی خۆپشاندان و ناڕەزایەتی و ڕێسک بەهێزکردنەوەی ریزی یەکگرتوویمان لە مقابلی ئەو دەسەڵاتە چ لە کوردستانە و چ لە عێراقیشە آخر باوەشی پێوەڵەمەوەکو ئەخیر خاڵ ئەو شتێکە لە عێراق بە تایبەت ئێستا لە ئێستا بە ناوی انتخاباتەوە بەڕاستی بۆ پێشگرتنە بە هەستانێکی جەماوەری کە لە 2012 دەستی پێکرد دەستی پێکردو ئەگەر کوشت و کوشتار نەبووە گرتن و هەڵگرتنی هەڵسوڕەوەکان نەبووە ئەم هەلومەرجی کۆرۆنا قوڵقانی نەبووە خەڵک بۆ ئاسان ناچوە ماڵەوەدا بنیشێتەوە انتخابات بەشێکی ڕووبەوەیە کە پرۆسی سەرکوتگرتن و نانەوەی ماڵەوەی خەڵکی
تەواو بکە وەدایان بنێتەوە تا 4 ساڵی تێژ بڵێن تەواو ئەم دەسەڵاتە بە وعودی درۆدە لەسە ڕابکێشێتەوە لەم 4 ساڵەشە بە ئارزی خۆیان کۆمەلگا ببن و بیان چ چارەنووسێکەی ڕوبەرەوەکەنەوەی تر خۆتۆ تازە 4 ساڵەکە خەڵک تازە چۆ دەنگیداوە یان بەشداری کردو یان نەیکردو ئەوان شەرعەتی خۆیانیان بۆ 4 ساڵە بەدەستیانەوە بەڵام ئەمە پرۆسەی خەڵکی نییە بە معنایە ئینتیخابی خەڵکی نییە کەوایە ڕەتکردنەوەی ئەم شتە ناچێتە قاڵبی ئەوە کە مقتەدا سەدرە چێ بایکۆتیەکە یا حتا حیزبیشی عێراقیە چێ جاری پێشوە لەگەڵ ئەوانە چونێت لافیان پێگەنا وێسە لەگەڵ ئەمانە ڕۆنە درەوە بایکۆتەکەن خەڵک ئەم موقفی نییە خەڵک موقفی ئەوەی توندکردنەوەی اعتراض و قەباتێتی بۆ سەرئەنجام گەیاندنی پرۆسەی وەلانانی ئەم دەسەڵاتە چ لە کوردستانی عێراقا بەوانەوە کە یارونەیارن ینی بە جەماعەتی نەوەی نوێشەوە جارێنەوەنی خۆی دەبێت ئەسفی حسابی خۆی بکە لەگەڵ خەڵکی کوردستانە ئەو خۆی بە چیە گەشتوتەوە ئاسە لە پارە و پولداری ئەوانەوە مەسلەیەکە لە لای خەڵک کراوەیەوە ئەزانن شەرافەتی سیاسی و ئیجتیماعی لە ئەو لەگەڵ هەموو ئەوانەی بەناوی ئۆپۆسیۆنەوە هاتن و ئەوانەی کە لە دەسەڵاتان و لە بنەماڵەکانان ئەحزابەکانی ڕئیسی دەسەڵاتە هیچ کەمیکی نییەوە شتێکی جیاوازتر لەوان تەرح ناکەن و تا ئێستا تەرحیان نەکردووە. جەمال موحسین زۆر سپاس کاتوانیت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا بەشدار بیت و سپاس بۆ ئامادەیت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ کاتی بینەدانیشتان. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لا فەیسبوک لایکی پێگەکەمان بکەن لا یوتیوب سابسکرایبی کەناڵەکەمان بکەن لا تویتەر و ئینستاگرام فۆلۆوی پیجەکانمان بکەن و بەرنامەکانمان بگەێنە دۆستان و ئاشنایانتان و لای خۆتان و دووبارە بڵاویکەنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.